ئەو ڕووداوانە کە لە لای ئێمە تۆمار کراون یەکەمیان لە ڕۆژی یەکەمی جەژن ئۆتۆمبیلێک لە خەلان بیا و خۆی کێشا بە منداڵێکی تەمەندە ساڵان کچێکی تەمەندە ساڵان کە بەداخەوە لەوێ ڕاستەوخۆ گیانی لەدەستدا و شۆفێرەکەش لەلایەن پۆلیسی خەلیفانەوە دەستگیر کرا و بە پێی مادەی 24 یاسای هاتوچۆ لەسەر بڕیاری بەڕێز دادوەری لێکۆڵینەوە لە ئێستادا ڕاگیرەوە لێکۆڵینەوەی لەگەڵ دەکرێتن و ڕووداوێکی شەڕکردن تۆمار کراوە لە سنووری قەزای ڕەواندز کە لێکۆڵینەوەی لێ دەست پێ کردەوە هەروەها ڕووداوێکیش لە ناحیە گۆڕاتووەویش کە شەڕکردن بوو تۆمار کراوە لێکۆڵینەوە لێی دەست پێ کردووە خۆشبەختانە لەم جەژنەدا هیچ ڕووداوێکی دزی تۆمار نەکرا بوو. دیارە دوێنێ ژمارەیەکی زۆر لەو پەنابەرانە کە نزیکەی 100 پەنابەر دەبێتن هەوڵیاندا لە ڕووباری ماوانی سەر بە ناحیەی پیران کە دەکەوێتە قەزای مێرگەسۆرەوە خۆیان بگەینە وڵاتی تورکیا بەڵام لە کاتی دەربازبوونیان سێیان کەتونە ناو ڕووبارەکە و کە بەهۆیەوە خنکەون ئەوانیش هەرسێکیان یەکێک ئافرەتێکی عەرەبە لەگەڵ بەڕەگەس عەرەبە تەمەن 35 ساڵە لەگەڵ منداڵێکی ئەویش کچە تەمەنی 2 ساڵە هەروەها کچێکی تریش کە خەڵکی ڕۆژاوای کوردستان و تەمەنی 20 ساڵە ئەویش لێی خنکەوە. تەرمی دوو لەوانە کە کەتبوونە لای باکووری کوردستان وڵاتی تورکیا لەلایەن جەدرماکانی تورکیاوە گوازراینەوە بۆ نەخۆشخانەی وان و ئەوەی تریشیان کە ناوی سەحەر فازڵە گوازراتە لەلایەن تیمێکی پۆلیسی مێرگەسۆرەوە گوازرایتەوە بۆ نەخۆشخانەی پزیشکی دادی سۆران.